سڵاوتان لێبێن کاتان باش دوێنێ وتەبێژی وەزارەتی ناوخۆی عراق لە دوانێکدا بۆیە نارتی سەبارەت بە پرسی دواکەوتنی موچەی ئەو فەرمانگە فیدراڵانی کە لە هەرێمی کوردستانە کارەکەن وەسەر بە حکوومەتی بەغدان ئاماژەی بۆدا بوو کە بەشێک لە هۆکارەکە بەهۆی دواکەوتنی هۆکاری دواکەوتنی موچەی فەرمانبەرانە بۆ واگەڕێتەوە کە لە ناو دایری پاسپۆرتی سلێمانیە کە یەکێک لە فەرمانەکان 5000 فەرمانبەرێکە ئەڵەن ژمارەیەکی زۆرە باسی لەو کردووە کە لە فەرمانەکانی دیکەی سەر بە عراقیشدا ژمارەی فەرمانبەران زۆرن وەکو ئەو دەڵێ سەبارەت بەوەی ئەو لە دوانە کە دوێنێ وتەبێژی وەزارەتی ناوخۆی عراق قسەی بۆیە نارتی کردووە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی نیگەرانیان هەیە و ئەو زانیاریانە ڕەت کردوەوە ئێستا زانیاری زیاتر لە بەڕێز کاک عەمی سالار بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی وەرەگرم بزانین زانیاریەکان چۆنە. کاک عەمی سڵاو لێبێ. ئێوە چی دەڵێن لەسەر ئەوەی کە وتەبێژی وەزارەتی ناوخۆی عراق ئاماژەی بۆ داوە کە 5000 فەرمانبەر تەنها لە ناو پاسپۆرتی سلێمانیە هەیە، ئێوە ژمارەی فەرمانبەرەکانتان 5000 یاخود زیاتر یاخود کەمترەوە بۆچی نیگەرانتان لەو لە دوانە هەیە؟ بەڵێ ئێمە ژمارەی ئەفسەر و کارمەندانمان بە مەدەنی و بە عسکەریەوە لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی پێکاتوە لە 272 کەس. ئەم 272 کەسە دابەش بوون بەسەر خودی بەڕێوەبەراتەکەمان لە ناو شاری سلێمانی، هەروەها بەشێکمان لە پاسپۆرتی هەڵەبجێن، بەشێکمان لە پاسپۆرتی گەرمیانن، بەشێکمان لە پاسپۆرتی چەمچەماڵن، بەشێکمان لە پاسپۆرتی ڕانێن. واتە هەموو ئەو 5 دائیرەیە لەو 5 شوێنەی ناوم هێنا بە تێکڕای هەمویان بە ئەفسەر و کارمەندان بە مەدەنی و ئەسکەریەوە لە پۆلیسی بەردەرگا و فڕاشەکەەوە تاکو و بەڕێوەبەر هەمووی پێکاتون لە 272 کەس. سەبارەت بەوەی کەوا ئایا میراکمان زۆرە فائزمان هەیە یان نەخێر بەیشەوە فائزمان نیە، بەڵکو پێویستمان بە ئەفسەر و کارمەندی کە هەر بۆیە ئێمە ڕۆژانە پاسێک لە کارمەندەکانی ئێمە کە پێکاتون لە 26 کەس هاتوچۆکەن ڕۆژانە ئەچنە هەڵەبجە و دواییەوە ڕۆژ دێنەوە سەرڕای خوتوڕی ڕێگا و تا ئێستا چەند حادیسەیەکیشیان بەسەرا توش هاتووە بە خۆشبەختانە بێزیان بوون لە ڕێگەوبانە هاتوچۆکەن بۆ ئەوی خزمەتێوەکەن. هەروەها لە ئیدارەی ڕاپەڕین لە ڕانیا سیرەکەی کۆمەڵێک ئەفسەر و کارمەندمان بە تەنسیب لە پۆلیسەوە هێناوە بەڕاستی یار شوێنیشکەوە هێناوە لەوێ دەوامەکەن و بۆیە پێویستمان بە میلاکی کە لە جاتیەوەی کە فائزمان هەبێ نەخێر بە پێچوانەوە پێویستمان هیچ نەبێ 50 تا 60 ئەفسەر و کارمەندی کە دامەزرێن و دەمێکە هەوڵ دەدەین بۆ دامەزرێن چ لە ناوەندەوە چ لە حکوومەتی هەرێمەوە، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە کە ڕووی لە عێراق و هەرێمی کوردستان کراوە تا ئێستا دامەزرانن نەبووە. سەبارەت بەو ژمارەی 5000 کەوا باسی کرد بە بۆچوونی من دەگدانەوەی من بۆ ئەوەیە لەوانەیە هەڵەیە کە بێت لە زانیارەکەیە گەیاندنەکەیە ڕیا ڕوونکردنەوەکەیە هەموو هەرێمی کوردستان لە کفریەوە تاکو زاخۆ ژمارەی هەموو دائیرەکان کە زیاد لە 100 دائیرەیە هەمووی پێکاتووە لە نزیک 5000 کەس کە پێکاتووە لە دائیرەکانی پاسپۆرت کە 5 دەستێمانین نزیک 4 لە هەولێرە دوانەی ئاسیانە لە دوهۆکە، هەروەها هەموو دایرەکانی ئەحوال مەدەنی، هەموو دایرەکانی جنسێ، هەموو دایرەکانی کارتی نیشتیمانی، هەموو دایرەکانی کارتی زانیاری کە نزیک ئەگەر کۆیان کەیتەوە لە دوهۆکە و لێر سلێمانی قەزا و ناحیەکان نزیک 100 دائیرە بێ بە هەر سەتی نزیک 5000 کەسین بە بەڕێوەبەراتی گشتیشمانەوە. بەڵێ کاک حەمید ئێوە ینی لە دوێنەوە کە ڕاگەندراوەکە بڵاو کراوەوە لە دوانەکە بڵاو کراوەوە ینی تا ئێستا نیگەرانەکان ئێوە ڕەنگە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە بێ ینی ئەویش ئاماژەی بۆ داوە کە هۆکاری دواکەوتنی موچەکانتان بەشێکی پەیوەندی بەم بابەتەوە هەیە، ئێوە بە شێوەی فەرمی قسەیان لەگەڵ دەکەن و زانیاریەکان ئەنی چۆن پشتڕاست دەکەن و بۆیی کە ئایا باوەڕ بەوانە هێن کە ژماری فەرمانبەرەکانتان کەمتر لەو ژمارەیە؟ بەڵێ بێگومان ئەو وەفدانەی کەەوە هاتوچۆی بەغداکەن لە ناوێندا وەفدی وەزارەتی ناوخۆ و وەفدی بەڕێوەبەراتی گشتی ڕێگەزنامە هەیە و بەغداد داوای میلاشی کردووە، داوای ژمارە ئەفسەر و کارمەندانی کردووە بە پلە و بە ناو و بە شوێنی وەزیفی هەموو ئێمە کاتی خۆی چ ئێمە چه ڕێگەزنامە چه کارتی نیشتیمانی چ دایرەکانی نیشینگە هەر هەمویان داومانە بە بەڕێوەبەراتی گشتی هیدۆکۆ و لێر و سلێمانی ئەوانش لە ڕێگەی وەفدەکانەوە داوێنە بە وەزارەتی ناوخۆی اتحادی بەغداد و هاتوچۆ هەیە و سەبارەت بۆ ڕوونکردنەوەی ئێمە بە شێوەیەکی فەرمی بێگومان ڕوونکردنەوە کاوە پێچەکەین و بنووسراوی فەرمی ئاگداری وەزارەتی ناوخۆی هەرێمەکەین و ئەوانش لە ڕێی خۆیانەوە ئەگەیانن بە شوێنی بەبەست بەس بۆ بەچۆنی من لەوانەیە لێکتێنەگەیشتن یا عاشیکردنەوە یا وشەکە دەرپەڕی بێت بە شێوە لە شێوەکان. بەڵێ ئێوە نزیکی 2 مانگە بە پێی زانیاریەکانی من ینی سەرجەم ئەو بەڕێوەبەراتانی کە فیدراڵی موچان وەرنەگرتووە تاوەکوکەی ینی کێشەی موچەی ئێوە حەل ناکرێت بەردەوام ینی هەموو مانگێک 2 مانگ جارێک ینی موچەی فەرمانبەر و کارمەند و ئەفسەرەکانتان دو ئاکەوێ ئەم کێشەیە بۆ ناگا ببن بەس ینی چەندین جار
لە نێو فەرمانگەکانی سەر بە فیدراڵن پەیوەندی بە NRT-ەوەکەن و گلی ئەوەکەن کە موچەکان دوا ئەکەوێ هەوڵی کەمکردنەوەی دەدرێ ئەنی ئەم کێشەی لە چێوە سەرچاوی گرتو تاوکەکەی درێژەیە بێ. بەڵێ ئێمە موچەکەمان هاتووە من پێش ئەوەی ئێوە بێن وەکو بینێت لە دەرەوە هاتمەوە لە خەزێنە بووم لە گەنجینە بوون لە گەنجینەی دوی سلێمانی بوون ئێمە موچەکەمان هاتووە بۆ هەولێر دووەکو سلێمانی هاتووە و لە خەزێنەیە چاوەڕێن ئێمە چین وەریانگرین بەڵام ئێمە ناچین وەریگرین کارمەند و ئەفسەرانمان چ لە دایرەکانی ئەمە چ لە شوێنەکانی کە ڕازینین بچن وەریگرن ئەڵێن ئێمە لە سابیستویەکە نابێ لێبمان ببڕن ئەبێ بە کۆی موچەکە بماندنێ لە 100% کێشەکە تەنها ئەوەنەیە و هەوڵمان داوە و بەڕێوەبەری گشتیمان لیواهێرش ئەو سەرپەرشتی باسی موچە ئاکات لە بەرەوەی ئەو کۆنتاکتی لەگەڵ وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی و بەغدا هەیە و نووسراوە فەرمیەکان و تەلەفۆنات ئەوەی کات زیاتر ئەو سەرپەرشتیەکە بەڵێ بەڕێزکای عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بەڵێ ئەوە زانەرەکان بوو لای من لە کاتێکدا کە ئەوان بەردەوام گرەی لەوەش دەکەن کە موچەکانیان دوا دەکەوێت و ئەمە هەواڵێک بوو کە بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی ئەمەژە بۆدا ئەمجارە موچەکانیان گەیشتووە بەڵام هەڵبەت بە لێبڕینی سا 21ەوە ئەگەر فەرمانبەرەکان ئەم چنوەری بگرن